يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس لفرموديكا كلو تاركاني رابردوش دا لخزمتي دابوين پیغمبری خواه صلى الله عليه وسلم فرموي: من أكل طيبا وعمل في سنة وأمن الناس بوائقه دخل الجنة. هر کسی ئەم سێ سیفەتەی تێدا بێ با دڵنیا بێ جێگای بەهەشتە و دەچێتە بەهەشتەوە. هەر کەسێک ڕزق و ڕۆزیەکەی پاک و پوخت بێ، واتە کار و کەسابەتەکەی کە دواتر نانی لێدەخوا حەڵاڵ بێ، پاک بێ. هەروەها لەسەر ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، و پاشان هەموو خەڵکی لێی ئەمین بن، لە دەستی، لە زوبانی، لە هەموو شەڕێکی ئەمین و سەلامەت بن. ئەو کەسە جێگای بەهەشتە. بەڕێزان، ئەم سێ خاڵی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەکەدا بەیەکەوە هێناونی، هەر سێکیان بەیەکەوە دەدباتە بەهەشتەوە. زۆر ئاگادار بە، لەبەر ئەوەی کەسانێکمان هەن لە هەموو ژیانی خۆیاندا نانی حرامیان نەخواردووە، غەل و غەشیان لە کار و کەسابەتەکەیاندا نەکردووە، بەڵام بەداخەوە ناچنە بەهەشت بۆ چونکە خاڵی دووەمیان تێدا نییە، لەسەر ڕێبازی پێغەمبەر نەبوون صلی الله عليه وسلم. زۆر کەس بە پاکی ژیا، نانی حرامی نەخوارد، بەڵام بڕوای بە ئیسلام نەبوو، شوێن کەوتووی ڕێبازی پێغەمبەر نەبوو صلی الله عليه وسلم، ناچێتە بەهەشتەوە. کەسانێکیشمان هەن نانیان حەڵاڵە، کەسابەتیان حەڵاڵە، لەسەر ڕێبازی پێغەمبەریشن صلی الله عليه وسلم، وەکو موسڵمان. کەسانێکن لە پیاوان خۆیان بە دروشمەکانی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازاندۆتەوە، لە ڕیش، لە شەڕواڵ، لە کۆمەڵێک مەراسیم، لە هەڵگرتنی سیواک یان ئافرەتە، دایمە تەسبیحات دەکا، باسی نوێژی چێشتەنگاو دەکا، باسی ڕۆژی سنەت دەکا، بەڵام بەداخەوە خاڵی سێیەمیان تێدا نییە. ئەویش و ئەمینە الناس بەوائقه، خەڵک لە شەڕیان ئەمین نییە، زمانێکیان پێوەیە یان لەگەڵی بی یان دەبێت دوژمنی بی، بە حیساب کابرا هەڵگری دروشمی سنەتە، بەڵام هەر ئەوەندە بزانێت تۆزێ مخالیفی بە هەندێک ئەفکاری جوزئی ئەو تەکفیرت دەکا، تەفسیقت دەکا، مبتەدیعت دەکا، هەزار و یەک ناو ناتۆرەت بۆ دەدۆزێتەوە. چاولێ خەڵک موسڵمانان بەتایبەت لە شەڕی ئەمین نین. ئەو ئافرەتەی کەوا نانی حەڵاڵیش دەخوا، وەخۆشی بە موسڵمان دەزانێت و تەسبیحات و زیکر دەکا، بەڵام دراوسێکانی هەراسان کردووە. توخوا بەڕێزان چەند ئافرەت هەیە تەسبیحەکەی بەدەستەوەی بە حیساب دانیشتۆ لە بەدەرگا زیکر دەکا، بەتایبەت لەو گەڕەکانەی کەوا وەکو خۆمان عەشایرین لە شوێنەکاندا کە خەڵکانێکی تایبەتمەندی تێدا نییە، لەبەر دەرگایە وەڵڵاهی دراوسێکەی تاریک دەبێ ناوێرە بێتەوە ماڵەوە، داماوە عەلاقەیەکی پێ بزانە داخۆ چی بووە، میوانێکیان بێ دەبێ مافرەتە بزانە داخۆ شەو بۆچی هاتەبوو، داواکاری چی بوو، خزم بوو یان بێگانە بوو. چاو لێ لە زمانت ئەمین نییە، لە چاوت ئەمین نییە. هەر سێ خاڵەکە بەیەکەوە لە هەر کەسێکە هەبوو ئەمجا دەخەلە الجەنە، ئەمجا موژدەر لێ بەدەچیتە بەهەشتەوە. ئەمە بۆ تاک، ئای چەند جوانەوەکو تاکە کەس ئەگە هەر خۆت بی، حەڵاڵ خۆر، دوور لە غەل و غەش و خیانەت. هەروەها لەسەر ڕێبازی پێغەمبەر و سنەتی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم، شوێن کەوتووی ئەم و ئەوی دژایەتی پێغەمبەرت نەکرد بێ. چەند خۆشەوەکو تاک شەو کە دەیتەوە ماڵەوە، ئەو ڕۆژە زەررت بۆ هیچ عەبدێکی خوای پەروەردگار نەبوو بێ. ئەی لەسەر ئاستی خێزاندا تو خۆت چەند خۆشە ماڵێک بی، ئەو سفرەی لەسەری کۆ دەبیەوە نانی حەڵاڵی لەسەر بخۆن. چەند خۆشە هەمووان لەسەر ڕێبازی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم.
چەند خۆشە ئەم ماڵە لە گەڕەکە هەموو خەڵک شاهیدیان بۆ بدا بڵێ وەڵڵاهی بە ژن و پیاویان بە کوڕ و کچیان لێی ئەمین بە دۆستایەتیان دروستە لە شەڕیان مەترسێ و چاوەڕێی خێریان لێ بکە وەڵڵاهی ئەو هەر ئەمە ژیانیان بەهەشتیە ئەگەر کۆمەلگا بەگشتی وای لێ هات کۆمەلگایەکی حەڵاڵخۆر لە بازاڕەکەیە لە مامەڵەکەیە هەموو خەڵک ئەمین بوون کە غەل و غەشتی تێدا نیە تەزویری تێدا نیە وەکو یابانیەکان خۆزگەی ئەبانیەکان مسلمان بوونایە ئەڵڵاه چه عەزەمەتێک دەبوو کە غەل و غەش لە سنعەتیاندا نیە ئەمجا کۆمەلگایەک بێ لەسەر ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم ئەمجا هەموو خەڵک لە یەکتر ئەمین بێ خەڵک غەیبەتی یەکتر نەکا بوختان بۆ یەکتر نەکا چاوی حرام بۆ یەکتر هەڵ نەبڕێ حەسوودی و ئیرەیی بە یەکتر نەبە ئیتر تۆ لە ژیانی دنیادا بەڕێزان لە بەهەشتایی کە مردیشی دەخەل الجەنە دەچیتە بەهەشتەوە بەڵام کەسانێک دەبن لە ژیان تا بەڕێزان بەلەو ڕوو دۆستن کە پشتیان تێ هەڵکردی نەیارتن بەلەو ڕوو بە قوربانت دەبێ بەڵام کە پشتی تێ هەڵکردی دەتکا بە قوربانی لە ناوت دەبا قورآنی پیرۆز لە سوڕەتی ئالی عیمران لە ئاەتی 119دا لفرميه ها أنتم أولئك تحبونهم ولا يحبونكم وتؤمنون بالكتاب كله وإذا لقوكم قالوا آمنا وإذا خلوا عضوا عليكم الأنامل من الغيظ قل موتوا بغيظكم إن الله عليم بذات الصدور أم آية بوجولك كان أو السردما ومنافق كان لباري مسلمان كان ودابزيوه بەڵام بۆ یەکی بە یەکی ئێمەی قورئان خوێن و شوێن کەوتوی قورئانە هەتا قیامەت خوای پەروەردگار دڵنیامان دەکاتەوە کە تۆ وەکو مسڵمانێک دڵت پاکە چاکە و خێری هەموو کەست بەخوا دەوێ حەز دەکەی هەموو کەس لە خێرا بێ کەسێک کە دێ و مەرحەبایت دەکا دەڵێ ئامەننا مەبەست ئەوەیە ڕوبەڕووی خۆت کە تووشت دەبێت دەست لەسەر سنگە هیوای بەختەوەریت بۆ دەخوازێ هیوای تەندروست باشیت بۆ دەخوازێ هیوای سەرکەوتنت بۆ دەخوازێ بەڵام کاتێک کە پشتی هەڵکرد ناخی ئەوەندە بۆ گەنە بەرامبەرت قورئان نمونەکە ئاوا باز دەکا پەنجەی خۆی دەگەزێ بەدەستی خۆیدا دەنووسێ لە قین و لە ڕقا تۆ خۆتی پێوە مەشغوڵ مەکە ڕاستە دۆستت بوو بەرەو ڕوو بەڵام دوژمنی پەنهانتە بڵێ موتوا بغیظکم کوڕە حەواڵە بەخوا بەو داخەی خۆتەوە بمرە هەر خۆت ناخی خۆت دەخواتەوە بەڕاستی و بە دڵنیایی خوای پەروەردگار زانایە بەوەی لە ناخەکاندایە ئاگال لە ناخی دڵت بێ سێ دەرس لەم ئاەتە وەردەگیرە بەڕێزان یەکەمیان ئەو زەمانەی کە ئیسلام عیزەتی هەبوو خوایە عیزەت بۆ ئەهلی ئیسلام بژێڕیەوە جوولەکە و منافقەکان بەلەو ڕوو خۆیان بە دۆستی مسلمانان نیشان دەدا بەڵام کە پشتیان هەڵدەکرد کە بەلەو ڕوو یەک دەبوونەوە ئەمجا دەیانگوت ئاخ پەنجەی خۆی دەگەزی دانی دەکرۆش دەیگوت خۆزگە ئەو مسلمانانە لە ناوچوونایە بەڵام ئەمڕۆ کە ئەهلی ئیسلام ئەو هێز و گوڕوتینەی نەماوە جوولەکە و منافق و زایۆنیەکان ئەوە تا بە ئاشکرا خوێنی مسلمانانی غەزە و هەموو ئیسلام دەڕێژن بە پیلانی ئەوان مسلمانان خوێنیان دەڕژێ ئەهلی ئیسلامەکەش بێدەنگ دانیشتۆ مەگە دوعایەکی خێری لەدەست بێ دووەمیان هەر وەختێک جەنابەت براو خوشکی مسلمانم ئەهلی ئەم مزگەوتە بچکۆلە ئێوەی بینەر لەم کەناڵەوە لەم پەیجەوە گوێ بگرە و لەگەڵ تاک بە تاکی تۆمە خۆشەویستم هەر وەختێک لە پشتەوە باس کرای هەر وەختێک کەسانێک بیستەوە لە پشتی خۆتەوە باسییان کردبووی بەڵام کە بەرەو ڕوود دەبوونەوە احترام و ڕێزیان دەنواند هەر گوێمەدە ئەوەی کە لە پژم لە پێت وتراوە تۆ کەسێکی عەزیز و سەربڵندی قورئانەکە باسی دەکا ئەوە تۆ کەسێکی خاوەن شکۆی خوا تۆی پاراستووە عیزەتێکی داویە بەرەو ڕوو ناوێرە زەمت بکە بەرەو ڕووی خۆت لە پشتەوە باست دەکا هەر بڵێ قل موتوا بغیظکم هەر ئیهمالیان کە وازیان لێبێنە دڵتەنگ مەبە بڵێ قسەیان لە پشتەوە پێوتوم ئەوە تۆ کەسێکی عیزەت هەیە عیزەتداری سێمیان تۆ ئەهلی ئیمانی ئەهلی جومعە و جەماعەتی ئەهلی نوێژ و عیبادەتی با صیفاتی جوولەکە و منافقت تێدا نەبێ واللهی بەڕێزان هەر کەسی ئەم صیفەتەی تێدا بێ دۆستی بەرەو ڕوو دوژمنی پەنهان و پشتەوە ئەوە دڵنیە بە صیفاتی منافق و جوولەکەی تێدایە جا تخوا حەیف نییە تۆ ناسنامەکەت مسلمان بێ
کەچی صفاتە دووڕوو منافقان و جوولەکەکان بێ با بەهەشتی دنیامان لە ناو دڵماندا بێ بۆ ئەوەی بەهەشتەکەی قیامەت بەدەستیبێنین بە ئیزنی خوای پەروەردگار هەر وەختێک نەخۆش بووی هەر وەختێ هەژار کەوتی شکرانەی پەروەردگارت بکە و سەبر بگرە لەسەری وتە سابرم بە بەشی خوای پەروەردگار چاوەڕێی شیفای خوام ڕاستە هەژارم دانانیشم دەست لە ئەژنۆ دەستی سواڵم نییە خوایە بە ئیزنی تۆ یا ڕەزاق ئەی ڕۆزیدەر یا غەنی ئەی ئەو خوای کە دەوڵەمەندی هەموو دەوڵەمەندان لە تۆ وەرگیراوە ئەو کەسێک کە ئەلغەنی یا ڕەبی خوایە دەوڵەمەندم کەی لەم هەژاری ڕزگارم کەی پشتت بەخوا بەست چاول لە ماڵی حرامی کەسەوە نەبوو غەش بکەی دزی بکەی ناپاچی بکەی نەخۆش بووی چەندی لە تواناتدا بوو بە دکتۆری پسپۆڕەوە گەڕای و داوات کردوتە شیفا هەر بەدەستی تۆیە یا ئەڵڵا ئەمە لە کاتی نەخۆشی و هەژاریدا سابر و ئارامگر و خۆڕاگر چاوەڕێی دەرگای ڕەحمەتی خوا شیفای خوا و دەوڵەمەندی خوای پەروەردگار بووی لە کاتی هەبوونیدا هەروتت خوایە هذا من فەضلی ڕەبی یا ڕەبی خوایە من ئەو مەردە نیم ئەو جوامێرە نیم ئەو پیاوە قارەمانە نیم کە ئەمەم هەبێ خوایە ئەمە هەمووی تۆیە خوایە بۆم زیاد خێ و لێم تێک نەچێ شکرانە بژێر بووی لە کاتی هەبوونیدا لە کاتێکە ئازیزێکت لە دەستدا ڕازی بووی بە قەدەری خوای پەروەردگار وتت خوایە تۆ حەکیم و کاربەجێی بە ئەمانەت ئەم خۆشەویستەت دامێ بە ئەمانەتیش لێت وەرگرتمەوە خوایە ڕازیم بە بەشت ئەو کاتێکەوە چاوت بە خانووی خۆشی کەسێکە و دوتیانەوە ماڵە خۆشەکەی فڵان کەسە لەو کاتەدا بە چاوی سەر سەیرت کرد نەک بە چاوی دڵ واتە حەسوودیت پێ نەبرد وتە یا ڕەبی خوای گەورە تیا بحەسێنەوە یەخوا پیرۆزیان بێ لە دڵەوە خۆشحاڵ بووی کە دەڵێ یەخوا پیرۆزیان بێ دڵی شت خۆشی پێداهات کۆ خەی ماڵی فڵان برا و خوشکە موسڵمانە ئاینیم ئەلحەمدولیلا خانوێکی خۆشیان هەیە کاتێ ئۆتۆمبیلێکی گرانبەهات بینی وتیانەوەی هی فڵان کەسە وتت یا ڕەبی بەلەشی ساخ بە دڵی خۆش سوودمان بێ لێ خوا لە بەڵام موسیبەت لایدا لە ناخی دڵی شەوام قسانت دەکرد نەکەر بە زمان کاتێ ژنومێردێکت دەبینی تەبا و ڕەبا و یەکتریان خۆش دەوێ لە ناخی دڵی خۆتەوە بەبێ ئەوەی کەس ئاگای لێت بێ هەر خوا ئاگای لە نێتی دڵەکانە ئینەهو عەلیم بذاتی الصدور ئەو زاتە کە ئەڵڵایە و ئاگاداری نهێنی ناو دڵەکانە لە دڵەوە ئاگای لێ بوو کە خۆش بەختیەکەیانت ئاوات بوو بڵێ یا ڕەبی خوا بەرەکەت بخاتە نێوانتانەوە یا ڕەبی دوور بن لە کێشە و ئاژاوە و خوا قەت لە یەکتان نەکا قەت لە یەکتر نەبن ئەوە ئومێدی بەختەوەریت بۆ خواستن هاوڕێیەکت خوێندکارێ قوتابیەک کاتی خۆی لە زانکۆ لەگەڵت بووە لە پەیمانگا لەگەڵت بووە ئێستا دەڵێ وەڵا لەخوا بەزێوە کە زانکۆم تەواو کرد کە پەیمانگام تەواو کرد خاوەنی کاری خۆمم تۆش هەر لەگەڵ ئەوە خوێندوتە بەڵام ئێستا بێکاری لە جیاتی حەسوودی پێبەری بڵێ خۆ هەر بەیەکەوە دەمان خوێن بەیەکەوە قوتابی و تەلەبەی یەک زانکۆ پەیمانگا بووین ئەوە چۆن ئێستا دەستی بە ئیش کەوت و چۆن وا خۆی پێگەیاندوو بوو بە خاوەنی سارە و ئیشی خۆی وتت یا ڕەبی لەش ساغ بێ براکەم وەڵڵەه و ئەزانم هی خۆمە یا ڕەبی خوا بەرەکەت بخاتە کارتەوە ئەگەر ئاوا بووی لە ناخەوە ئەوەندە پاک بووی دڵنیا بە بەهەشت وا لە دڵتایە وەڵڵی کە مردیشی دەچیتە بەهەشتەوە لەم دنیاشە بەهەشتەکە لە ناو دڵی خۆتە دایمە هەز بە مرتاحی دەکەی خۆ چەند خۆشە ئێمە وا بژین چۆن لە بەرەو ڕوو دۆستین لە پاژملەش ئاوا دۆست بین نەک پەنا بەخوا دوژمن بین چونکە هەر کەسێک دۆستی بەرەو ڕووی خەڵک بێ بەڵام لە ناخەوە بکڵێ و بە ناڕەحەتی خەڵک خۆشحاڵ بێ وەڵڵاهی جەهەنەم لە دڵیایەتی وەڵڵاهی کە مردیش دەچێتە جەهەنەم پەنا بەخوای پەروەردگار ئەبی موسای ئەشعەری سەحابی پایەبەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ بەیانیەکیان کە ڕۆژ بەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوی پێم کەوت فەرمووی ئەبا موسا ئەم شەو بەلای ماڵی ئێوەدا تێپەڕیم گوێم لە قورئان خوێندنەکەت گرت ئای ماشاءالله دەنگێکی خۆشت هەبوو بەڕاستی قورئانێکت بە دەنگێکی ناوازە خوێند هەز دەکەم بەشێک لە دەنگ خۆشی داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دراوە بە تۆ جا پێغەمبەر داود دەنگی زۆر خۆش بووە بەڕاستی دەنگ خۆشیەکەی داود پێغەمبەرت دراوەتێ ئەبا موسا دەفەرمێ زۆر دڵم خۆش بوو بەو موژدەیە وتمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگە دەمزانی لەوێی لە لای ماڵی ئێمەوە واتە دەمزانی گوێت لێمە
خۆشتریش دەم خوێن بۆی تۆ زیاتر دڵخۆش بوویتایە. ئەم حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چیمان پێ دەڵێ؟ پێمان دەڵێ ڕەوشتی پێغەمبەران ئەوەیە جوانی خەڵک دەبینن. ڕەوشتی هەموو پێغەمبەران وا بووە. ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ ئەم سەحابەیە دەنگی خۆش بوو نەیفەرموو قورئان بۆ خۆی دەخوێنێ، بۆ خۆی دەنگی خۆشە، بەیانی پێی وتوتی وەڵڵاهی ئەم شەو فەرمووی ئەم شەو دڵم خۆش بوو، زۆر بەدڵ گوێم لە قورئان خوێندنەکەت ڕاگرت. هانیدا تۆ خاوەن بەهرەی خۆی گەورە بۆت زیادکە. پێغەمبەران هەمویان وابوون. موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە خوا دەیکا بە پێغەمبەر یەکسەر هاڕوونی برای لەبیرە. ئەمجا دەش فەرمێ وأخي هارون هو أفصح مني لسانا. يا ربي خوا هاروني براشم كي بە پێغەمبەر بۆ ئەوەی پشتیوانم بێت چونکە هارونی برام زۆر زمانی پاراوترە لە من، زۆر فەسیح و بەلیغترە لە گەیاندنی پەیامی پەروەردگاردا، خوایە ئەویش پێغەمبەر بێت چونکە ئەو لە من زمانی ڕەوانترە. بەڵام هەر کەسێک دانی نەنا بە چاکە و خێری ئەوانی تردا بەڕێزانەوە صفاتی ئیبلیسی هەیە پەنا بەخوای پەروەردگار. چونکە ئیبلیس کاتێک کە ئەو هەموو جوانی و علم و زانیاری لە ئادەما بینی ئینکاری کردوتی ئەنا خەیڕ منه، وەڵڵا من زۆر لە ئادەم باشتر و چاکترم. جا تۆ خۆت دڵنیا بە لە خۆت ئەگەر بە چاکەی خەڵک خۆشحاڵ بووی، خۆشیەکانت دەربڕی، دەستخۆشیت لە دڵەوە لێ کرد، ئەوە تۆ لە کاروانی پێغەمبەران دای. پەنا بەخوا ئەگە بەبوون و سەرکەوتنی خەڵکی دڵناڕەحەت بووی، بە زمان وتە سەرکەوتوو بی، لە دڵەوەتە دوو یەخوا وێران بی، دڵنیا بەوە تۆ لە کاروانی ئیبلیسی. هەر کاتێ هاوڕێیەکت کارێکی جوانی کە دەستخۆشی لێ بکە، کاکە ئێمە ئەڵێن ناپێویست ناکە، نەوەڵڵا زۆر پێویست دەکات. مرۆڤ پێویستی بە هەندانە، مرۆڤ پێویستی بە هەندانە. هاوڕێیەکت کارێکی جوانی کرد قەت بەبێ دەستخۆشی بە سەریات هێمە پەڕە بڵێ یەخوا دەست و چاوت خۆش بێ، بەڕاستی کارەکەت ناوازە و جوان بوو. ڤیدۆیەکی جوان دەبینی دوو قسەی خێرە قەیچەکە لایکێکی بۆ بکە. بۆ هەر بۆ جوێنی ئێمە تێدا بین، بۆ هەر بۆ دژایەتی تێدا بین، ئەی بۆ ئەو هەموو کارە جوانە ئەو دوو قسە خێرە جوانە دەبیستێ دە لایکێکی بۆ بکە، بە لایکێک دەستخۆشی لێ بکە، بەرامبەر پێی دڵخۆش دەبێ. مرۆڤ هەستی وایە ماڵێکی جوانت بینی ئەچێ میوانی ماڵێکەوە خزم و کەسوکارتە یان دۆست و هاوڕێیەکتە، ماڵەکەیان پاک و پوختە، ڕێک و پێکە، بڵێ ماشا ئەڵڵاه بەرەکەتدار بێ ماڵەکەتان، ئەلحەمدوللا ماڵەکەتان جوان و ڕێک و پێکە، خاوەن ماڵ دڵی پێ خۆش دەبێ. بیرۆکەیەکی جوانت لە کەسێک بینی، فکرەیەکی جوانی پێ بوو، بڵێ یەخوا دەستت خۆش بێ، وەڵڵی ئەو بیرۆکەیە زۆر ناوازەیە، خوای گەورە بیرت تیشترکە، کارت پڕ بەرهەمترکە، یەکسەرهانی دەدەی. مەڵە کوور ئەوە هیچ نییە، وەڵڵا حەزا بیرۆکەی وا لە وڵاتەیە هەمووی فەوتاوە، نابڵێ سوور بە لەسەری، بە ئیزنی خوای گەورە دەگەیتە ئامانج. ئەمڕۆ من کاری نابێ بەیانی ئەم پرۆژەیە کاری پێ دەکرێت، لەوە چێت دەیان خەڵک لێ سوودمەند بێ، وا هانیدا بڕوان پێ بکە زۆر دەبێتە کەریسیی باش. من چەند جار خەڵکم بینیوە گەنجانێک مامۆستانی ئاینی گەنج بوون، کاتێک کە وتاریان داوە دوای وتارەکە چوم دەستخۆشیم لێ کردەوە، وتمە وەڵڵی ئەم وتارە حەقوا بوو بە کامێرا بگیرایە، بەڕاستی بڵاو بکرایەوە. توێتی مامۆستا چۆن؟ وتمە بڕوان پێ بکە وتارێکی زۆر ناوازەتدا، دنیایەک پێی خۆشحاڵ بووە، وتێتی وەڵڵی هیممەتت دامە بەر، وەڵڵی وەم زانی وتارەکانم بە خەڵک نان، مامۆستا بەڕاستی دڵخۆشت کردم، برا چیمان لە دەست چوو؟ ها ئەو وتار بێژە گەنجە بەیانی زیاتر پێدەگا، هەز دەکا کە ئەلحەمدوللا خەڵکی قسەکانی جوان لێ وەرگرتووە، ئەلحەمدوللا شتی باشی پێیە، بەڵام بڵێەوە کەی وتار بوو تۆ داد، هەر یەکسەری دەیمرێنی. نەخێ سیفاتی پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ، ئەوەی لە کاروانی پێغەمبەراندایە هەر شتێکی جوان ببینێ دەستخۆشی لە خاوەنەکەی دەکا. ئەگەر خوا نەخواستە بە سەرکەوتنی خەڵک دڵت تون بوو، بە دڵی خۆتدا بچۆوە لەوە ئەچێ نووزەیەکی مابێ بە ئیمان پاکی بکەوە، ئەینا دەمرێ، ئەینا ئیمانەکەی تیا دەمرێ، ئەینا بەهەشتی ناودڵت دەمرێ. ئیماندارانی بەڕێز، ئەهلی مزگەوت، جومعەکەمان، بینەرانی بەڕێز، پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتی خۆی فەرمووی الحرب خدعة، خەڵکی نەبزانن جەنگ پیلانە، جەنگ فرت و فێڵە، جەنگ یەکێ لە شتەکانی کە دوژمنت دەشکێنی لە مەیدانی شەڕدا ئەوەیە ئەبێ فێڵی لێ بکەی، ئەبێ پیلانت هەبێت چۆن تێکی دەشکێنی. بەڵام ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لێبوردن لێ دەکەین، ئەمڕۆ ئومەتەکەت الحەربی کردووە بە الحب، ڕێیەکەی لێ کردوێتەوە. دیقەت بدەن بەڕێزان، الحب لەگەڵ الحەرب بەس ڕێیەکەی لێ بکەوە دەبێتە الحب و خدعە.
ئەمڕۆ خەڵک بە ناوی خۆشەویستیەوە فێڵ لە یەکتر دەکا. عەرزم کردن وتارەکەم ئەوە بوو دۆستی بەرەو ڕوو دوژمنی پەنهان. دوژمن دەڵێ ڕقم لێتە خۆی ناساندە و دوژمنتە و بۆ لە کەمینایە و بەخت خەڵەتێنێ لۆمەشی ناکەی. بەڵام زۆر خەتەرە الحب و خیدعە بێ لە پەنا خۆشەویستیەوە بەتخەڵەتێنن. قەت بە ڕێگایەکە ئەمەڕۆ کە ئامانجت گەیشتن نییە بەو سەری. زۆر کەسەی ڕێگایەکی گرتووە خۆی دەزانێ ئەو ڕێگاکە سەری ئەو سەری تونێڵەکە تاریکە، بەڵام بەرژەوەندی بە هەیە لەم ڕێگایەدا. خەڵکانێکی تر داماوە دەزانن ئەمە ڕێگانیە، بەڵام بڵێ بەخوا مامۆستا فڵان کەس لە من شارەزاترە با منی شوێنی ئەو بکەوم. تو خۆکە خۆت دەزانی ڕێگاکە هەڵەیە پێیدا مەڕۆ، خۆت بوەستە، چونکە خەڵکێک ئومێدیان بە تۆیە لە دوای تۆوە دەڕۆن. مادام خۆت دەزانی ئەو سەری ڕووناگنی لێرە بوەستە با خەڵکێک بەهۆی تۆوە نەخەڵەتێ، چونکە گە لە دوی تۆت بێتەوە خۆی ڕێگا ڕاستەکە دەدۆزێتەوە، ناکەوێتە چاڵە تاریکەکەەوە. بەڵێنێک مەدە و بۆی جێبەجێ نەکەی، خۆکار بەدەستی بەڕێز کە خۆی گەورە پۆستێکی داوێ پلەیەکی داوێ کە سێدێ بۆلات ئەها چەند دڵی خۆش دەبێ ئەڵێ ماڵی ئاوا بێ وعدیت پێدام والله وعدی پێدام ئیشەکەم بۆ جێبەجێ دەکات دێتە دەرەوە دەستی دوعای هەیە محەبەتی هەیە الحبە نەک الحەرب شەڕی نییە لەگەڵ تا دۆستایەتی هەیە بەڵام تۆ دڵی خۆتەوە ئەڵێ کوورە دەبا بڕوە مهم وەیە لە کۆڵ خۆمم کردەوە ئەڵێ فڵان کەس ئیشەکەی بۆ کردی کوورە والله لە کۆڵ خۆمم کردەوە وعدێکم پێدا قەت وامە بە چونکە ئەوە بەخۆشەویستیەوە لە لای تۆ هەستاوە ئەو دوعای خێری بۆ کردووی ئەگەر پێت ناکرێت دڵنیای بکە بڵێ والله خۆزگە لە توانای مندا هەبوویایە بەڵام داخی گرانم پێم ناکرێت با دەستخەڕۆن نەکەم لە شوێنێکی ترەوە هەوڵ بدە. مۆمێک لە دڵی کەسێکە هەڵ مەکە کە دنیایەک خەونی جوانت داوەتێ تخوا جاری وا هەیە کوڕێک دڵی کچێک خۆش دەکا بە حساب دەڵێ دەتخوازم هاوسەگیری لەگەڵا دەکەم مۆمێکی لە دڵیا هەڵ کردووە ئەم کچە پاکە دەیان خەون و خولیای خێزان بوونەدایک خاوەنی ماڵی خۆی دەستی حەڵاڵ لەناو دەستی هاوسەرە کەچی بەداخەوە ڕۆژێک کوڕەکە بەس بۆ دەست پێگەرمکردنەوە لەگەڵیا بووە ڕۆژە بلۆکی دەکا و موبایلی لەسەردا دەخا و اینجا هەڕەشەی ڕسم و بڵاوکردنەوەشی لێ دەکا ئای ئەم کچە چۆن تێک دەشکێ حتا ماوە متمانی بە خۆشەویستیش نامێنێ مۆمی ناو دڵت کوژاندەوە خەونەکانت لەناو برد مۆمت لەناو دڵی هەر کەسێکە هەڵکرد تو ئەو خوامەی ڕوخێنە خەونەکانی لەناو مەبە چونکە حتا ماوە ژیان بەڕەشی دەبینێ هەموو شۆکارەکەی تۆی بازەکەشی لە دنیا و لە قیامەت هەدەدەی. بەڕێزان دڵ شکاندن لەگەڵ ئێسک شکاندن فەرقیان ئەوەیە ئێسک ئێسقان کەشکا قچەی دێ ئەڵێن قچەی ئێسقانەکەی هات دەنگی هەیە شکانی ئێسق دەنگی هەیە بەڵام شکانی دڵ نەقرچەی هەیە و نەدەنگی هەیە بەڵام دڵنیا بن خۆشەویستانم واللهی شکانی دڵ بە ئازارترە لە شکانی ئێسقان. ئێسقان یەکتر دەگرێتەوە دکتۆری هەیە بەڵام دڵ کەشکا یەک ناگرێتەوە دکتۆری دەگمەنی هەیە مەگەر خوا ڕەحمەت پێ بکە. بۆیە ئێسقانی کەسێ بشکێنی باشتر لەوەی کە دڵی وا ڕەش بکەی وای بشکێنی بە ناوی بەتایبەت خۆشەویستیەوە. عەرزم کردن فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند جوان بوو الحرب و خیدعە بەڵام بەداخەوە ئەمڕۆ خەڵک کردوێتی بە الحب و خیدعە لە پەنا خۆشەویستیەوە لێت دەدا دۆستی بەرەو ڕوو ئامێزی گەرم زمانی شیرین بەڵێنی جوان ها ئەم میلەتە چی لێ هاتووە ئێستا نەبڕۆی بە هەڵبژاردن ماوە نەبڕۆی بە حکومەت ماوە نەبڕۆی بە بەڵێنی کاربەدەستان ماوە چونکە ئەوەندە درۆی بۆ کرا دڵی ڕەش کرا دڵی شکێندرا هیچ متمانەیەک بە کوردایەتی بە حکومەتی کوردی نەما. ئەزانیت چه خەتەرێک لەسەر ناسنامەی نەتەوەیەتیمان بەهۆی ئەمەوە دروست دەبێ زۆر بەداخەوە لە پێناوی خۆ لە پەنا خۆشەویستیدا خیانەت بە خۆشەویستی دەکرێت کەسێ حتا دەگا بە هاوسەرەکەی دڵنیا نییە تۆ بڵێ دەستم نەبڕێ هەر دەستم پێگەرم نەکاتەوە و حوبحوبێنەی بەتاڵ نەبێ. مسلمانی ساغ و ڕاست بەڕێزان وەکو مێشەنگ وایە کە ئەمینە الناس بەوائقه دەخەل الجەنە مێشەنگ دەگەڕێ کام گوڵەی پاکە شیلەکەی هەڵدەمژێ هەڵاڵەی گوڵان دەمژێ بەڵام جوانتر و پاکتریش پێشکەش دەکا کە هەنگوینەکەیە هەنگوینەکە شانەکەی کە دەبینی ئای چەند جوانە لە گوڵەکە و لە شیلەکە جوانترە و بەتامتر و چێشترە. وەڵی مسلمان دەگەڕێ بە دوی چاکەکانی من و تۆدا یەک چاکەمان ببینێ ستایشی دەکا جوانتری دەکا بڵاوی دەکاتەوە. منافق و دەغەڵ و گەنداڵ
ئەو کەسەیە وەکو مێشە ڕەشکەوایە لەم هەموو جوانی دنیاە دەگەڕێ بۆ پیسیەک پیسیەکە دێنێ پیستری دەکات دەیگوازێتەوە دیکاتە چەند پیسیەک ئەو کەسانەی خوانە ناسن بەداخەوە وەکو مێشە ڕەشکەکە دەگەڕێن بزانن داخۆ تۆ لە کوێدا پیسیەکەت هەیە ئاخر هیچ مرۆڤێک نییە ئیلا پێغەمبەران نەبێ سەلامی خۆیان لەسەر بێ کە خوا پاراستونی لە هەڵە و کەم و کوڕی بەخوا هەموو وتار خوێنێک وەڵی هەموو وتار بێژێک بەخوا هەموو ڕۆژنامەنووسێک هەموو ڕاگەیاندکارێک هەموو ڕیسپی قەومێک هەموو سەرکردە و حیزبێک ئیلا خەلەلێک لە قسەیدا ڕوودەدا ئەم دەگەڕێ ورد بزانێن داخۆ لە مەسافەی سعاتی قسەکردنا نیو چرکە نیو خولەک سی چرکە لە کوێدا هەیە دەگەڕێ گەورەی دەکا وەکو مێش پیسە پیستری دەکا ئەنجا بڵاوی دەکاتەوە ئەمە خەڵک لە دەست و زمانی ئەمین نییە ئەمە صفاتی ئینسانی مسلمان نییە کۆتایی وتارەکەم لە خزمەت حەدیثێکی پێغەمبەرا دەبین صلی الله عليه وسلم سەروەرمان ئاگادارمان دەکاتەوە بەڵام زۆربەی مسلمانان حەدیثەکە وەکو خۆی بەداخەوە حاڵی نەبوون خۆشەویست فەرمووی سێ صفەت با لە بتۆی مسلمانە لە ئێوە ئیماندار و ئومەتمانە بێ لا تباغضوا لا تحاسدوا لا تدابروا سێ بەڵای گەورەیە فەرمووی لا تباغضوا باڕقتان لێک نەبێ حەسوودی بە یەکتر مەبەن پشت لە یەک مەکەن و پشتی یەکتر مەشکێنن بەڕێزان ئێمە زۆر جار ئەم حەدیثەوا لێک دەدەینەوە ڕقت لە کەس نەبێ حەسوودی بە کەس مەبە پشت لە برای ئیماندار و خوشکی ئیماندارت مەکە بەڵام نا حەدیثەکە نەیفەرموو لا تبغضوا لا تحسدوا لا تدبروا ئەگە وا بوویایە یعنی حەسوودی بە کەس مەبە ڕقت لە کەس نەبێ پشت لە کەس مەکە بەڵام حەدیثەکە نەیفەرموو لا تبغضوا لا تحسدوا نفرموي لا تحاسدوا ولا تدابروا لبيشترى فموي لا تباغضوا يعني شي ام حديثه يعني شي يعني اگر خلقك جرخي ليدبو تورق لخلق نبي چونك امل لبابي مفاعله ومشاركه لبابي مفاعله تباغضوا تحاسدوا تدابروا لبابي مفاعله ومشاركه يعني اگر كسيكيش رقي لتوبو تو هەڵوێستی ڕقی بەرامبەر دەرمەبڕە کەسێ حەسوودی پێ بردی ماڵێ والله دەبێ منیش حەسوودیت پێ بەرم کەسێ پشتی تێکردی ماڵێ بەخوا مەرحەباییم نەکەی تۆ دەڵێ یەک من دەڵێم دا کورە قەت مەرحەباین ناکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نا تۆ وا مەبە تۆ بە هەڵوێستی جوانت والله ئەم حەدیثە جێبەجێکەین ژیانمان دەگۆڕێ کابرا ئەزانی پشتی تێکردی دەکا کە بڕۆ سەردانێکی بکە بڵێ براشی نەکەم ئەرێ باشە بۆ لێمان عاجزی بۆ مەرحەبایمان ناکەی بۆ لێمان تووڕەی حەز دەکەی ڕقی بەرامبەرت هەیە ڕقەکەی بڕەوێنەوە خۆشەویستی خۆتی بۆ دەرببڕە حەسوودە بەرامبەرت بڕۆ چاکەی لەگەڵ بکە پێشی مەڵە تۆ حەسوودی بەرامبەر بە من بڕۆ چاکەی لەگەڵ بکە حەسوودی پێ مەبەوە چاکەی لەگەڵ بکە چاکەی لەگەڵ بکە هەتا وای لێ دەکەی دوعا دەکەی یا ڕەبی خوا زیاترت داتێ چونکە لە دەستت سوودمەند بوو فەرمووی ئەگەر خەڵق ڕقی لێت بوو تۆ ڕقت لێی نەبێت تۆ ڕقەکەی لابە خەڵق حەسوودی پێ بردی تۆ حەسوود مەبە بەرامبەری تۆوا مەبە بەڵکو چاکەی لەگەڵ بکە حتا خۆشی دەوی و حەسوودیەکەی لا دەچێت کەسێ پشتی تێکردی تۆ پشتی تێ مەکەوە تۆ سەردانی بکە دڵخۆشی کە بە دڵێکی خاوێن بە دوعای خێر بە ڕووی زەردەخەنە و لێوی بەخەندەوە بڵێ هاتوومە ماڵەکە ئەزیزەکەم بەخوا تۆ پشتی شم تێکەی من هەر بە برای خۆمت دەزانم دڵەکەی پاک دەبێتەوە ئەم حەدیثە ئاوا جێبەجێکەین ئەمجا ئێمە بەرامبەر بە خراپەکاران کە هەر دەڵێن لێبوردەی ئەوە نیە زلە لێدەن و ئەو لاشی بۆ ڕاگری بەرامبەر بە هەموو قسەیەک ئاوڕ مەدەوە بڵێ من مەبدەئیم وەڵڵی کاکە هەر کەسێ قسەیەکی کرد و تۆ ئاوڕی بۆ بدەیتەوە لە مەنهەجەکەی خۆت دوا دەکەوی لە پەیامی خۆت دوا دەکەوی بڵێ من ئاوڕی ناحەزان نادەمەوە ئەوانی لە پشتەوە قسەم لەسەر دەکەن ئاوڕ بدەمەوە بەرپی خۆم نابینم ئەکەومە چاڵەوە ڕێگا ڕاستەکەی خۆم لێ بزر دەبێ مەنهەجەکەی خۆم لێ تێک دەچێت دومیان بڵێ من قەت خۆم ناهێنمە ئاستی نزمی کەسانێکەوە کە لە پاشم لە قسە دەکەن جورئەتی بەرەو ڕووبوونەوەی خەڵکیان نییە ئەوانە دەرونیان نەخۆشە ئەوانە دڵیان نەخۆشە ئەوانە بچووکن ئەوانە داماون جا من چۆن خۆم دێنمە ڕیزی تۆوە من وەک تۆ ناکەم بۆیە با مسلمانێکی بەحەق بین با نانمان حەڵاڵ بێ با کەسابەتمان حەڵاڵ بێ با لەسەر ڕێبازی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم زۆریش گرنگەوە ئەمینە الناس و بەوائقەه نەک هەر ئیماندار الناس گاورێکە جوولەکەیەکە هەر ئاینێکی هەیە هەر ئایدۆلۆژیایەکی هەیە لە دایرەکە لەگەڵتا
لە کۆمپانیاکە لەگەڵتا لە بازاڕەکە لەگەڵتایە لە گەڕەکەکە دراوسێتە با لە شەڕت ئەمین بێ اینجا ئەمینە نەک ئەوەی یعنی لە ترس داوێ وڵە بەخوا ئەمڕۆ دەسەڵاتی هیچی نییە بەڵام بترسێکە ڕۆژێ دەسەڵاتت کەوتە دەست و پێوەی دەی ناوەڵە لە ئەو پەڕی دەسەڵاتە بەس خێرم لێ چاوەڕێ بکە دڵنیا بە شەڕم بۆ هیچ مرۆڤێکی سەر ئەم زەویە نابێ ئەناس هەموو خەڵکی بە مسڵمان و بێ باوەڕەوە بەس چاوەڕێ خێر لە من بکەن چاوەڕێ شەڕم لێ مەکەن لەگەڵ هەر کەسێک هاوتە دۆستم قەت لە پشتەوە زەمی مەکە دۆستی بەرەو ڕوو دوژمنی پەنهان مەبە دۆستی بەرەو ڕوو بە دۆستی پەنهان بە قسەی دڵ و دەمت یەک بێ بۆ ئەوەی بەهەشتی خوا جێگەی هەموو لایەکمان بێ یا ڕەبی خوا داوا لێ دەکەم یا ڕەبی خوا دڵمان پاکەی بەرامبەر بە یەکتر یا ڕەبی خوای پەروەردگار ڕق و قین و حەسوودی لە ناو دڵەکانی هەموو لایەکمان هەموو مسلمانان لابەری وەڵای ئەگەر حەسوودی و ڕق و قین لە دڵەکانە نەما ژیانمان دەبێتە بەهەشت ژیانمان هەموو ڕۆژێکی جەژنە یا ڕەبی خوا دڵمان پاک و خاوێن کەی یا ئەڵڵا مسلمانان لەناو خۆیاندا تەباکەی پەروەردگارە لە شەڕی دوژمنانی ئەهلی ئیسلام بمان پارێزی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بدەی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بدەی دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی بە یەکەوە جوانین خوا لە ناو یەکە تەبامان کەی کوردستانمان پارێزراوکەی لە هەموو نەخۆشی و ناخۆشی و دووبەرەکی و فیتنەیەک یا ڕەبی خوای هەموو ئاواتە خێرەکانمان لەژێر سایی ئیسلامدا لەژێر چەتری ئیسلامدا بێنێجێ یا ئەڵڵا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی ڕەحم بە دنیامان بکەی بە قیامەتمان بکەی جێگای هەمومان بەهەشت بێ بەچوونە ناو بەهەش لە هەموو مەینەتی و ناڕەحەتیەکان یا ئەڵڵاه ڕزگار و حەساوە بین آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون